ئێستا کە حکوومەتی عێراق پێک هاتووە و ئەو کێشانە لە بەغدا تا ڕادەیەک کەم بوونەتەوە هەموو لایەکی چاوەڕوانی چارەسەرەکان لە حکوومەتی بەغدا، بەڵام بەداخەوە لە ناوخۆی کوردستان هێشتا تاکو ئێستاش لایەنە سەرەکیەکان هێشتا جۆرێک لە دڕدۆنجی لە نێوانیاندا هەیە لە کاتێکدا ئەمە داوای تەواوی خەڵکی کوردستانە کە هەموو لایەنە سیاسیەکان بە ئۆپۆزیسیۆن و بەوانشتا کە لە دەسەڵاتدان یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک هەڵوێز بن تا بتوانن ئەو مافانەی لە دەستوری عێراقدا هاتووە بەدەستی بێن و ئەوانەی کە پێشێلیش کراوە ڕاستی بکەنەوە نەهێڵن جارێکی کە زوڵم لە خەڵکی کوردستان بکرێت، بەڵام بەداخەوە دیارە هێشتا ئەوە لە ئاواتی خەڵقەوە دوورە. ماوە هەفتەی پێشوو یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی کرد بۆ ئەوەی گلەی و گازەندەکانی خۆی لە ڕێ ئەوانەوە بگەێنێ لە کاتێکدا ئەمە کە هەر سێ لایەنی سەرەکی پارتی یەکێتی گۆڕان ئەوان حکومڕانن کە دەبوو ئەم قسانە لە ناو ئەنجومەنی وەزیران و لە کۆبوونەوە تایبەتەکاندا بکرێت. ئێمە لەسەر ئەم بابەتە ئەم ڕۆژ وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو پارتیش سەردانی هەندێک لە لایەنەکانی کردو و سبەیش وا بڕیارە سەردانی لایەنەکانی تر بکە بۆ گەیاندنی ڕوونکردنەوەکان. ئێمە بۆی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین، میوانێکمان لەگەڵدایە زۆر بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاک بەڵێن زۆر بەخێربی، سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. کاک بڵێن بۆ خۆت دەزانی سێ پارتی سەرەکی ینی ئەم کابینەیە سێ لایەنی سەرەکی تێدایە پارتی یەکێتی گۆڕان، ئەوانی تر ئۆپۆزیسیۆن لە دەرەوە ئەگەر ئۆپۆزیسیۆن بن یاخودنا لە دەرەوەی حکوومەتن. پێ دوانیە بۆ چارەسەری زۆرێک لەو کێشانە ئەگەر لە ناو حکوومەتدا هەبێ ئەم جارە بە پێشەوەیش بێشمە سەر ئەوە، ینی ئەگەر ئەم حکوومەتە هەر کارێکی کردبێ بە خراپ یان بەهەش هەر سێ لایەنەکە وەکو یەک لێ بەرپرسیار نین. مەفروض زەوابی مەفروض زەوابی بەڕاستی خەڵک چاوەڕێ ئەوە دەکا کە ئەو لایەنانەی کە بەشداری دەکەن لە حکوومەت دەبی بە ئەرک و مەسئولیەتی خۆیان هەستن و شام بدەنە بەر مەسئولیەت و هەر کێشەیەکیش بێتە پێش ڕوبەڕووی ئەوان دەبتەوە ئەو لایەنانەی کە بەشدارن لە حکوومەت و هەر کێشەیەش بێتە پێش دەبی لە چوارچێوەی ئەنجومەنی وەزیران چارەسەر بکرێتن لە بینی ئەو لایەنانەی کە لە حکومڕان بە تاکید خۆ ناو ئەنجومەنی وەزیرانیش لایەنەکان کە بەشداری کابینەکە دەکەن لەوانەیە لە هەندێک بابەت خلافاتیش بێتە پێش وزە نەزەری جیاوازی شەوی، بەڵام دیسانە کە شوێنی ڕسمی بۆ ئەو لایەنە سیاسیانە چوارچێوەی ئەنجومەنی وەزیرانە. ئەمە پێمان وایە لە هەرێمی کوردستان بەداخەوە ینی تا ئێستا نەگەیشتونێت تا ئەو شوێنەی کە حکومەت دوو ئەرچی گەورەی ئەستۆیە، یەکیان پێی دەگوتێ بەرپرسیارەتی بەرامبەر خەڵکی کوردستان دەبێ حکومەتی هەموو خەڵک بی لە زاخۆ تاکو دەگاتە خانەقی و دوو دەسەڵاتیشی بشتێ بەسەر هەموو دام و دەستگاکانی خۆی لە زاخۆ تا دەگاتە خانەقی. بەڵام ئەوەی تا ئێستا ئێمە دەیبینین بەداخەوە جۆرێک لە دوو ئیدارەی تا ئێستا دیارە ئاساوارەکانی دوو ئیدارەیی لە حکومڕانی ئێمە دیارە بەڕاستیشتە چی زۆر ناخۆش و ئەوە دوای 30 ساڵ حاکم ئێمە ئەڵمانیا شەرقی و غەربی دیوارەکان ڕوخان لە خلالی ساڵێک دوو دەوڵەت هەرچی ئاساری دوو دەوڵەت بوونەما ئێمە 30 ساڵت هێزی پێشمەرگەمان تەوحید نەکردووە کوردە و لە کۆڵمان نابێتەوە. باش کاک بڵێن بمبورە کاک بڵێن ینی ئێستا هەفتەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی کۆمەڵی لەلایەنەکانی کردو، ئەمڕۆژ پارتی بە هەمان شێوە سەردانی ئێوەش و سبەیش سەردانی هەندێک لایەنی تر دەکات. ینی پرسیار ئەمەیە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک گلەی و گازەندەی لە حکوومەتێ دەبێ لە ناو ئەنجومەنی وەزیران چارەسەر بکرێن نەک ببرێ ئەو گلەی و گازەندەی بۆ لای ئۆپۆزیسیۆن وەنیە؟ بەڕای من خۆی دەبێت ناو چوارچێوەی ئەنجومەنی وەزیران ئەگەر ڕاستی دەبێت لەوێ کە گەیشتە شوێنێک چارەسەر ناکرێ لەو حالەتە ئەگەر پەنا بدرێتن بۆ لایەنە سیاسیەکان کرد بۆ ئەوی بەشدار بن لە چارەسەری پێم خراپ نییە. باشە ئێمە بەڕاستی ئەوەی کێشەی ئێمە ئەساسی تا حاکم ئەوەیە کە ئێمە تا ئێستا کە چوارچێوەیەکی نیشتیمانیمان نییە کە هەمومان پەیمانێکی نیشتیمانیمان نییە کە کۆمەڵک پرنسیبی ئەساسی دیاری کردبیتن لەسەری کۆک بین بۆ معنانی ئەگەم ئەو چوارچێوەمان هەو بەدیلی حکوومەتی نیان پەرلەمانی لەسەر کۆمەڵک مەسائلی استراتیژی پێویستە پەیمانێکی نیشتیمانی هەبی. ئێمە وەکو حیزبی زەحمەتکێشان و برادرانی حیزبی شوعی و برادرانی دوستنەوەش ئێستا پرۆژەیەکمان گەڵا لە کردی بۆەوە و لە چەند ڕۆژی داهاتوش
و پێشترێش جەولەکمان کرد بەسەر هەموو لایەنە سیاسەکان بۆ ئەوەی بێن دانیشین لە دیالۆگەی نیشتیمانی بگەنە چوارچێوەیەک کە ئەرکەکانمان لە بەغداد چیە ئەرکەکانمان لە هەرێمی کوردستان چیە ئەرچی دەسەڵات چیە ئەرچی ئۆپۆزیسیۆن چیە یعنی کۆمەڵێک مەسائل هەیە بەڕاستی ئێمە ئەگەر بێت و ئەو دیالۆگە نیشتیمانیە بە مەسئولانە بین پەیمانێکی نیشتیمانی واژۆ بکەین و خەتە سوورەکان دیاری بکەین و بە ئەرجۆرێک لە ئەمنی قەومی کوردستانی بەڵێ بزدار ئێمە ئەو پرۆژەشمان بەدەستەوە هیوادارین کە بتوانین لەو پرۆژێ باش کاک بڵند ینی ئێستا بەڕای جەنابتان ینی باشترین چارەسەر ئەوە نەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەخۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان جا لەسەر ئاستی مەکتەبی سیاسیە لەسەر ئاستی کەسی یەکەمە ڕاستەوخۆدا بنیشن چونکە لە هەموو کات زیاتر ئێمە ئێستا پێویستمان بەم کۆدەنجیە هەیە لە بەرامبەر بەغدا چونکە هەمیشە ئەو ناکۆدەنجیە وای کردەوە نەمانتوانیوە بە مافەکانمان بگەیت ئێمە دیارە مەلەفاتی مەلەفە قورسەکانی ئێمە لەگەر بەغدا ڕاستە تا ئێستا بە هەڵواسراوی مایۆنەوە و خۆیان دزیتەوە لە هەموو چارەسەری هەموو مەشاکلانێک لە بینی هەرێم و بەغدا باشە ئێستا کە دوولانی سەرەکی لە بەغدا بەشداری ئەو کابینەنە کە تازە تەشکیل کراوە کە تازە پێکات ڕاستە لایەنەکانت کە لە بەغدان ئەوانیش نوێنەری کوردن ئەوانیش دەبی لێت بەرگری لە مافەکانی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بەڵام دوولایەن بەڕسمی چوونە ناو کارنامەیەک کە حکوومەتی ئەو حکوومەتی ئێستا و کابینێ ئێستا وعدی داوە کە ئەو کارنامەیە جێبەجێ بکە باشە ئەمە لە هەموو حالەتەکان ئەگە بێت و بەیەکەوە بین لە ماوەی 1970 ساڵی ڕابردوو تەجروبەمان لەگەر ئەو دەسەڵاتی بەغدا هەیە خۆ دەدزنەوە لە حالەتێکە ئەگەر لێک بترازێن چۆن خەڵک ئومێدی بەوە پیاکاتن کە لە بەغدا شتەکانمان بۆ جێبەجێ دەکەن لەبەرەوە بەڕاستی ضرورية لو قۆناغە بەتایبەتیش ئەو حکوومەتە هەندێک وعدی داوە بەشێک لە کێشەکانی هەرێمی کوردستانی خستە ناو کارنامەی خۆی تاکە ڕێگای ئێمە ئەوەیە هەندێک کێشە هەیە بەلاوی بنێن و یەکگرتوو بین لە بەرامبەر بۆ ئەوەی بتوانین زەختێک بکەین فشارێک بکەین و ئیش بکەین لەسەر جێبەجێکردنی ئەو کارنامەکە وعدیان داوە باش کاک بڵێن وەکو لە راپۆرتەکان و لە هەواڵەکەشدا هاتبوو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەو سێ لایەنە پێکاتوە تا ئێستا 80 کۆبوونەوەی ئەنجامداوە هەموو دەڵێ هەموو بڕیارەکانیش لە ئەنجومەنی وەزیران بە کۆدەنگ درا واتە ئەو سێ لایەنە سەرەکی کە حکوومەتیان پێگەنە بە کۆدەنگ کەواتە بۆ دەبێت لایەنێک گلەی هەبێ ئێستا کە هەموو بڕیارەکان بە کۆدەنگ هاتوو ئەگە گلەی شەبی هەر دەبێت لە چوارچەوەی ئەنجومەنی وەزیران بیت ینی هەر شتەکە دەبێت لە چوارچەوەی ئەنجومەنی وەزیران بی ئەگەر گەیشتە بنبەستیش لە چارەسەری مشکلەکان ئەمن پێم باشە ینی مشکلەمانە لەسەرەوەی ئێمە ئاگادار دەکەن و لایەنەکان کە ئاگادار دەکەنەوە و ئێمە دەبین مساهمە بکەین لە چارەسەری ئەو کێشانەی کە هەیە بە ئەندازەی ئەوەی کە لێکترازانێکی گەورە دروست نەبیتن چونکو بەڕاستی ئێمە تا ئێستا برینی دوو ئیدارەیەکانمان بە تەواوی چارەسەر نەکردووە تزای ئەوەی بگاتە شوێنەوە هێشتا دوو ئیدارەی بەڕوونی دەبینن لە زۆر بواردا بە سەقی دیارە لە زۆر چارەسەر چییە بۆ چارەسەر ئەوەیە کە دەبێت ئەو چیتر ئەو شێوازە حکومڕانیان لە هەرێمی کوردستان بە دەردی ئێمە نایخوا دەرەقەتی بارودۆخ و ئەو هەموو تەحەدیاتی لە پێش ئێمە دەرەقەتی ئۆزاینە کاک بڵێن دوا پرسیار هیچ کاتم نەماوە بە کورتی وەڵام دەرەوە خوا نەکەرانە ینی بۆ خۆ دەزانی ئەم هەرێمە بەرهەمی خوێن و خەبات و قوربەردانی تەواوی خەڵکی کوردستانە پێ دوانێ لایەنە سیاسیەکان بیریان لەوە نەکردوێتەوە ئەگەر خوا نەخواستە بڕوخێ بەسەر هەمومانان ڕوخێ بە تاکید ئەمە نیگەرانی ئێمە لەوەیە بەڕاستی دەبی هەموو لایەنەکان بەرز بینەوە بۆ ئاستی مەسئولیت خەڵکی کوردستان چاوەڕێی خزمەت گوزاری زیاترە خەڵکی کوردستان چاوەڕێی دەرفەتی کاری زیاترە چاوەڕێی دامەزراندنە چاوەڕێی چاکسازیە چاوەڕێی کۆمەڵە قەزایەت کێ ئێمە بین شاغڵەیان بکەن بە کۆمەڵە قەزایە و لێکترازان و بەڕاستی خەڵکی کوردستان ماندووە لە بەرامبەر ئەو شتانەوە دەبی ئەمە ئیش بکەین بۆ متمانەی خەڵک زارشکە بەدەست بینەوە بۆ حکوومەتەکەمان بۆ پەرلەمانەکان بۆ پەرلەمان بۆ حزبەکان ئەوە دەبی مەسئولیەتی لایەنە سیاسیەکانی بە تایبەتی ئەوانەیە کە لە حکومڕانینە ئێستاکە لە هەرێمی کوردستان زۆر باشە زۆر بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتە هێواڵەکان سوپاس بۆ ئێوە شەوتان باش